موچەی ئەوەمان کرد ئەو خوبشاندانەمان کرد و کە داوای مافی خۆمانێت کە مافەکی ڕەوایە ئەوە 3 ساڵە بە قسەی خۆش نادەن بە داواکاری مامۆستایان نادەن ئیتر ناچار بووین ئەو مامۆستایان بڕژێتە سەر شەقام و داوای مافی خۆی بکاتن ئەوەش مافەکی ڕەوایە و لە هیچ شوێنێکی دنیاش وانە کە وەرە پاشەکەوتت بۆ بکەم یعنی عێراق بەو هەموو محنەتەی داهات و بەو هەموو شەڕی داعش و محنەی گەورەی بەسەری هات بەڵام هیچ پاشەکەوتی موچەی بۆ فەرمانبەرەکانی خۆی نەکرد ئەمەش کە هاتین داوای مافەکی خۆمان بکەین ئەمەیان دەستگیر کرد بەداخەوە دەبووە ئێمەیان عەلە لەقەل وەکو ڕێزێکی تایبەت کە یەک مافی خۆمانە دووش وەکو مامۆستایان و ڕۆشنبیرانی ئەو وڵاتی یعنی عەلە ئەقەل شوێنێکی تایبەتیان بۆ ئەو خەڵکی دیاری کرد بە نەک هەمووی بچی لەگەڵ تیرۆر و حەبخۆر و ئەوانە دابنێن دەنگۆ ئیتر ئەنگۆش حیزبێکن و ئەنگۆش ئێستا لە معارەزەنە و خەڵکەی هان دەدەن و دەتانێت ئاژاوی دروستکەن لە ناهۆلێری نەخێر ناوەڵا من وەکو ڕاستم کادری کۆمەڵی ئیسلامیمە بەڵام من هاتیمە داوای مافی خۆم بکەم و ئەوە 2-3 ساڵە بە قسەی خۆش داوای مافی خۆمان دەکەین بەڵام دیارە ئەو حکومەتەیە قسەی خۆش نازانی ئیدا ئەگەر بێ سەر شەقام و لەسەر شەقام داوای مافی خۆت بکەیت بەرپرسانی کۆمەڵ دەستخۆشیان لێ دەکەم یەکە بە یەکە بەتایبەتی زۆرش بەتایبەتی مامۆستا عەبدولستار کەوا خەمخۆری کادرەکانی کۆمەڵی ئیسلامی بۆەوە هاتە سەرخەت و تاکو توانیتی ئێمە ئازاد بکاتن.